سەرقاڵی بەڕێوەبردننی پلاتفۆرمێکن بۆ پرسە نیشتیمانیەکان، ژمارەیە کەسایەتین لەسەر جەمچین و توێژەکان و ئامانجیان لە ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە، وەکو خۆیان دەڵێن کۆکردنەوەی توانای گەنجان و بەشداری پێکردنیانە لە پرسە نیشتیمانیەکان و پەرەپێدانی هۆشیاری یاسایی و سیاسی و کللتوری. ئەم پلاتفۆرمە بکەینە وێزگەیەک بۆ کۆکردنەوەی تواناکانی ئەم کۆمەڵگەیە و کۆکردنەوەی کۆمەڵێت و سەرچاوی مرۆیی باشەیە، گەنج و توانای ئەکادمی و سیاسی هەیە لە وڵاتە، کۆیان کەینەوە توانەکان بخێنەوە خزمەتی ئەم کوردستانە ئەم کۆمەڵگەیە. لەبەرەوە ئەوەی کە گرنگە لای ئێمە پرسە نیشتیمانیەکانن و گرنگی جددیان پێدەین و ئەمانەوێ بە جددی لەو چوارچەوەیە ئیشکەین کە کوردستانی خوازێ و بە کۆمەڵی چالاکی نەوعی و ئەوەی کە گرنگە بۆ ئەم پلاتفۆرمە ئەوەیە کە کارمان لەسەر کردووە لە دهۆک و هەولێر و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی چالاکی ببێت و ئەمڕۆ وجودیان هەبوو لێرە. ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیار و گرنگ دەرباز دەبین بە پێویستی ئەزانین کۆمەلگای مەدەنی بەدەر لە ئەجندای حزبی ڕێکخراوەکان بتوانن دەست پێشخەری خۆیان هەبێت، پلانی خۆیان هەبێت، ئیرادەی خۆیان هەبێتن بۆ ئەوی بتوانن لە ڕاستیدا کۆمەلگای کوردستان هان بدەن بۆ ئەوەی لە کێشە بنەرەتی و جەوهەریەکانی خۆیان خاوەن دەربکەون. سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت دەستەکەیان لە 5 بۆردی سەرەکی پێکاتووە کە خۆی لە بواری ڕاهێنان و سەرکردایەتی و هۆشیاری یاسایی و کللتور و کۆمەڵگە پەرەپێدانی میدیایی و چالاکە مەدەنیەکان دەبینێتەوە. ئەوان بەردەوام قسەیان دەبێت لەسەر پرسە نیشتیمانی و هەنووکەیەکان و بە شێوازێکی ئاشتیانە بە دوای کلیلی چارەسەری گرفتەکانی کۆمەڵگەوە دەبن. لە ڕاستیە ئێمە پرۆژەکانمان هەمە جۆرە، چونکە هەر شتێ پەیوەندی بە نیشتیمانەوە هەبێ، پرسە نیشتیمانەکانەوە هەبێ، ئێمە ڕاستەوخۆ دەست بەکارە بینتیایە. چۆن دەست بەکارەبین؟ هەنێک لە پرسەکان هەنووکەین ساتەوەختین پێویستیان بەوە هەیە کە دەست بەجێ قسەی لەسەرکرێ، ڕەنگە ئیتر ئەو کاتە ئەو پرسە بەپێی میکانیزمی تایبەتی خۆی ڕەنگە پێویستی بە ئاساسکردنی دیبەیتێک بێت، ڕەنگە پێویستی بەوە هەبێت کە دیدارێکی بۆ سازکرێ، ڕەنگە سیمینار بە ڕەنگە پرۆژی جددی بەحسمان هەبێت لەسەری، ڕەنگە کۆکردنەوەی دەنگ بێ لەسەر شتێکی دیاری کراو، یعنی ئەو بابەتەی کە لەو دقەیەت خۆشی ڕێگە چارەکەی خۆی لەگەڵ خۆیان دیاری ئەکا. لەم پلاتفۆرمەدا کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسایەتە سیاسی و ڕووناکبیر و ڕۆژنامەنووسان ناوەڕۆکی کارەکانی پرۆژەکە خرایە ڕوو. بەرنامەیکاری پرۆژەکەش خرایە بەرباس تا بە تەواوی ئامانجی کارەکانیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و ئامادەبووان ڕوون بکەنەوە. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.